لا شاری ڕانیە دیدارێک بە ناونیشانی پێگەی کورد لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەچوو. محەممەد حەکیم وتەبێژ و ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لە دیدارەکەدا باسی لا گرنگی دەوڵات بۆ کورد و کەم تەرخەمیەکانی دەسەڵاتی کوردی لەو بارەیەوە کرد. محەممەد حەکیم ئاماژەی بەوە کرد لە 2012ەوە پەرلەمانتاران سوێندی یاساییان خواردووە کەچی تاکو ئێستا هێزەکان لەسەر پێکهێنانی حکوومەت ڕێگ نەکەوتون. ئاماژەی بەوەش کرد کە یەکێتی و پارتی لە پێنا و بەرژەوەندی و پلە و پۆزدا ڕێگ ناکەون. دەیانەوێت تاکو هەڵبژاردننی عێراق درێژە بکێشێت. ئێمە یەکەی بەهێزبوونمان دەوڵەتبوونە نیمانە. ناتوانەوە پڕکەینەوە بەهێزی ناوخۆ و یەکبوونی ناوخۆوانە. ئەوە تا لە 2012ەوە پەرلەمانتارەکانمان سوێندیان خواردووە. ئەمڕۆ چەنی مانگە وانە ئەنی چی کراوە؟ ئەم برادرانی کێتی و پارتی هەرەمانێن وەیێننەوەی بن و ئێستا بیسمیلایانەوە باسی پۆستەکان بکەن. ئەوە حکوومەتی هەرێمیش کە پێم وابوو یەکێ لە برادران تاموتی ئاماژەیەکی پێ بدەن حکوومەتی هەرێم هەرەڵێن ئینشاءڵڵا باشی پۆستەکە خۆی پۆستەکان کێشەیە دایم کێشەکان لەسەر پۆستەکان بووە. پێم وایە ئەویش درێژ یەکەن و تاگانە ئینتیخاباتی عێراق بۆ ئێمە بکەن بە یەک پاکێج. هەر لە دیدارەکەدا سەلاحەدین بابەکر کارگێڕی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی تیشکی خستە سەر پێشهات و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەریەکانی لەسەر کورد جەختی لە پێویستی و هاودەنگی و هاوهەڵوێستی کورد لەم قۆناغەدا کردەوە. ئێمە لە بەردەم گۆڕانکاریەکی ڕیشەیی و بەرفراوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک لەم گۆڕانکاریانە لەو شوێنانە ئەنجامەدرێت کە کورتی دادەشی لە سووریا لە ئێران و لە تورکیا و لە عێراق. پێویستە ئێمە هەموو هێزەکانمان هاودەنگ و هاوهەڵوێزین بۆ ئەوەی بتوانین پێگەی کورد لەو گۆڕانکاریانە بەهێزتر و باشتر بکەین. هەمووان کۆکن لەسەر ئەوەی پێویستە کورد هاودەنگ و هاوهەڵوێز بێت بۆ ئەوەی بتواندرێت پێگەی کورد لە گۆڕانکاریەکانی ناوچەکەدا بەهێز بکرێت و لە هەر مەترسی و کارێکی نەخوازرا و پارێزراو بێت. بەڵام هێزە دەسەڵاتدارەکان هیچ هەنگاوێک بەو ئاراستەیە نانێن نەک نێوماڵی کوردی ڕێگ ناخەن تەنانەت خۆیشیان لەسەر دابەشکردنی پۆست و پلە ڕێگ ناکەون. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.